باس لە ئەو ئەرکاناکەین کە لەسەر ژن و پیا و پێویستە لە بەرامبەرێکدا ئەرکەکانی ژن بەرامبەر بە پیا و چێ لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە هی پیا و بەرامبەر بە ژن چیە لە هەموو بوارەکاندا هەتا کۆتایی تەمەن چۆن لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە لێک دەدرێتەوە بۆ مەبەستە مامۆستا زاهیر فەقێ ساڵح مامۆستای ئاینی لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەی بۆ وەڵامدانەی پرسیارەکان مامۆستا گیان بەخێر بێ مانگەشە پیرۆز. زۆر سپاس بە ناوی خوای پێشەکی بە ناوی خوای باڵا دەست و میهرەبان سەلامی خوا لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی کەناڵە ئەزیزەکەتان داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و عیبادەت لە گشت لایەکمان ئینشاءڵڵا قبول بفەرمێ وە گشت مسلمانانی جیهان و مسلمانانی کورد زوبان بە تایبەتی و خاک و وڵات و نیشتیمانمان پارێزرا و سەلامەت و پڕ بەرەکەت و خۆشی بکە ئینشاءڵڵا. مامۆستا بابە جیاجا باسیکەین یعنی ئەرکەکانی پیا بەرامبەر بە ژن بەرامبەر بە پیاو لە کامیانەوە با لە ژنانەوە دەست پێ بکەین. پێشەکی دەچینە خزمەت ئاەتێکی قورئانی پیرۆز پەروەردگارە فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. خوای پەروەردگار داوا لە بەندەکانی ناکا و بە ئەرک و واجبی سەرشانیانی دانانێت شتێک لە توانا و تااقەتی بەندەکانی دانەبێت. بۆیە کاتێک تەماشا دەکەین پەروەردگار هەر کارێک هەر فەرمانێکی بە بەندەکانی سپاردبێ لە توانای مرۆڤەکاندا بووە جا خوای پەروەردگار بە فەرمانی گێڕاو بەیان. بۆیە ئێمەی مرۆڤ ئێمەی ئینسان کاتێک دەڕوانینە ئاەتەکانی قورئان دەبێ بزانین هیچ کام لەوانەی کە خوای پەروەردگار ئەمری پێکردوین و بە واجبی گەڕاوە لە سەرشانمان هیچ کامیان قورس نین ئەگەر ئینسان بۆ خۆی هیممەتی هەبێ و ویستی کردنی هەبێ. ئەرک و فەرمانەکانی ژن و پیا و لە ئیسلامی پیرۆزدا و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوادا و زۆر جاران ئێمە باسمان لەسەر کردووە و تەوەرێکی زۆر گرنگە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر جاران هەندێک ماندووتر ئەبن لە هەندێکی تر. بۆ نمونە زۆر جاران باس لەوە دەکەین پیاوان لە دەرەوەی ماڵ ماندوو دەبن کاری قورس دەکەن زۆر جاران کە دەگەڕێنەوە ماڵەوە ئیدی ماندوون. بەڵام کاتێک تەماشا دەکەین ئافرەتانیش بە هەمان شێوە ئەرکی زۆر گرنگیان لەسەر شانە و ئەرکەکان ئەگەر ئەرکی پیاو لە دەرەوەی ماڵ ئەرکێک بێ بەڕاستی ئێمە دەبێت دان بەوە دابنین ئەرکی ئافرەتان یا خوشکانمان زۆر زیاترە زۆر جاران لە دەریشەوە ئەرکیان لەسەر شانە و لە ماڵیشەوە دووبارە ئەرکەکان قورستر و زیاتر ئەبن. ئەرکەکانیش زۆرن بە تایبەت ئەرکی خواردنگە و ئامادەکردنی خوانێکی ڕازاوە و بێ لە ئەرکی دەرەوەی ماڵ و ئەرکی پەروەردەکردن و بەخێوکردنی منداڵ و ئەرکی بەڕێکردنی میوان و ئەرکی ئەوەی کە ئافرەتان زیاتر بە کوردی و کورتی نازی پیاوەکانیش بکێشن. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام لەم ڕوانگەیەوە ئێمە دەتوانین لە فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرس وەربگرین بیکەینە ئامۆژگاری بۆ گشتمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە خێزانی بەڕێزی دەپرسن دەفەرمێ كان خلقه القرآن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشت و ئاکاری ڕۆژانەی لە دەرەوەی ماڵ و لەناو ماڵ و منداڵیدا قورئانی پیرۆز بووە بە پێی فەرمایشتەکانی خودا و ئاەتەکانی قورئان هەڵسوکەوتی لەگەڵ ماڵ و منداڵی کردووە. بۆیە هەر بۆ خۆی دەفەرمێ باشترین پیاو ئەو پیاوەیە یاخود باشترینتان ئەو کەسەیە کە باش بێت بۆ ماڵ و منداڵی و هەر بۆ خۆشی دەفەرمێ من باشترینتانم بۆ ماڵ و منداڵەکانی خۆم. زۆر باش. جا مامۆستا جەنابەت باسی ئەم بابەتت کرد ئەمە لەوانەیە زۆر جار بەلای هاوسەرانەوە جێی پرسیار بێت. بۆ نمونە بەرامبەرەکەی من هاوسەرەکەی من ئەرکی بەسەر منەوە چیە یا مافی بەسەر منەوە چییە یا من ئەبێ لە حەقی ئەوە چی بکەم. ئێمە زۆر بابەتەکە چون زۆر هەڵەگرێ زۆر ڕوونی نەکەینەوە نەچینە ناو قوڵای بابەتەکە بەڵام بە شێوەیەکی گشتی هەر یەک لەمانە ئەم ئەرکانە ئەگەر با بڵێن بیزانێت ئەبێ چی بێت بە شێوەیەکی گشتی. بە شێوەیەکی گشتی خوای پەروەردگار ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان بکەین زۆر بەڕوونی
لە فەرمەودەکانی پەروەردگاردا دەردەکەوێت کە ئەرکی سەرشانی پیاوان و ژنان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چ ئەرکی باوەڕداری بێت و چ ئەرکی کاری ڕۆژانە بێت و چ ئەرکی پەرستشەکان بێت و چ شکاندنی سنوورەکان بێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وەکو یەک بۆ پیاوان و بۆ ئافرەتان بە هەمان شێوە چی لە بیر و باوەڕدا پێویستە پیاوێک بیبێت بە هەمان شێوە لە ئافرەتاندا چی واجبە لە ئەرکی سەرشانی پیاوێکدا لە پەرستشەکاندا بیکە بە هەمان شێوە بۆ ئافرەتێک کاری ڕۆژانەش بە هەمان شێوە بگرە زۆر جاران کە دەبینین ئەرکی سەرشانی ئافرەتان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە گرنگتر هەڵسەنگێنراوە و زیاتر دەستخۆشی لێکراوە و ئەو ئافرەتگەلە زۆرن کە لە مێژووی ئیسلامدا دەدرەوشێنەوە و مسلمانان شانازیان پێوە دەکەن بەهۆی ئەرک و ماندووبوونیانەوە و بەهۆی بەجێگەیاندنی ئەرکەکانیانەوە ماف و ئەرکەکانی هەر یەک لە ئێمە لە منداڵێکەوە تا گەورە دەبێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دیاری کراوە چونکە بەڕاستی خۆی پەروەردگار و ئاینی پیرۆزی ئیسلام مرۆڤی بێسوود خۆش ناوێ و مەرغوب نییە بۆیە ئیسلام هانمان دەدا بەوەی کە ئێمە هەمومان ئەرکەکانی خۆمان بزانین لە پێشدا دوای هەستین بە ئەرکی خۆمان و دوای ئەوەی کە ئەرکی خۆمانمانزانی مافی بەرامبەریش بزانین و پارێزگاری لێ بکەین ئەو مافانەی کە زیاتر پیاوان یا ژنان یا هاوسەرەکان دەبێ ڕەچاوی بکەن لە پێش هەموو شتێکدا دەبێ بگەڕینەوە بۆ ئاەتێکی قورئانی پیرۆز کە خۆی پەروەردگار لە ئاەتێکدا دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة پەروەردگارمان یەکێک لە نازدارترین کارەکانی خوددا ئەوەیە کە ئافرەتانی دروست کردووە هەر لە ڕەگەزی خۆمان یاخود بڵێن هەر لە مرۆڤ لە ئینسان و لە خۆمان لە پیاوان بۆ ئەمەش پەروەردگار یەکەم کارێک سۆز و میهرەبانی و خۆشەویستی لەم بینەدا دروست کردووە بۆیە یەکەم کارێک کە هاوسەران دەبێ بزانن و ئەرکی سەرشانیانە پارێزگاریکردنە لەو سۆز و خۆشەویستی و میهرەبانیەی کە خۆی پەروەردگار لەم بینەدا دروستی کردووە پارێزگاریکردن لەم خۆشەویستیە کاتێک هاوسەرەکان یەکتریان خۆشویست و مافەکانی یەکتریان زانی دەبێت پێ کاتێک یەکتریان خۆشویست پێشێلی مافی یەکتر ناکەن و ڕێز بۆ ڕێی بەرامبەری دادەنێ و گوێ بۆ بەرامبەرەکەی دەگرێت و بە هەمان کات ئەبێ ڕەچاوی ئەوە بکات کاتێک بەرامبەرەکەی یاخود هاوسەرەکەی ماندوو بوو ئەم دەستی هاوکاری لەگەڵدا بۆ درێژ بکە بۆ نمونە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو ماڵدا و کاری ماڵ بە شانازیەوە دەڵێن ئێمە پێغەمبەری ڕابەر و تاجی سەر و نووری چاومان کاتێک لەگەڵ هاوسەرەکانیدا بۆ لە ماڵی خۆیدا بە زۆر ئیشی خۆی و ناو ماڵ هەستاوە بۆ نمونە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم بەرگی خۆی بەدەستی خۆی دووریوەتەوە زۆر کاریتری ڕۆژانە کە زۆرێک لە ئێمە لە پیاوانی ئێمە لەوانەیە پێیان شەرم بێ پێی هەستن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هاوکاریکردنی خێزانەکانی ئەنجامی داون ئەمەش گەورەترین دەرسەوە ئێمە مامۆستاکەواتە بەشێک لەم ئەرکانە کە ئەرکی دنیاین بەڵام خێری خۆی تێدایە بۆ ئەرکی ئەو دنیاش وایە بەدڵنیاییەوە لە قورئان باسیەکە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەکە ئەوانیە صلی الله ئەمانە هەمووی باس کراوە کە هەندێک لەم ئەرکانە کە بۆ ژن و پیاو جیا کراوەتەوە وەکو چۆنەڵی لە ئایندا فەرز کراوە بەسەر ژن و پیاودا بەدڵنیاییەوە ئێمە ئەرکەکان ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەمان بۆ باس دەکاو تێمان دەگەیەنێت ئێمەی ئینسانی ئیماندار بڕوادار دەبێ ئەوە بزانین و تێبگەین ئەم ئافرەتە کاتێک لە ماڵەوە خەریکی لە ناو چێشخانەکەی خۆیدا خەریکی ئامادەکردنی خواردنە خەریکی ئامادەکردنی شیرینیەکە خەریکی پاکردنەوەی ماڵەکەیەتی خەریکی بەڕێکردنی میوانەکانیەتی خەریکی ئامادەکردنی کەشێکە بۆ ئەوەی مێردەکەی هاوسەرەکەی لە دەرەوە هاتەوە بە ئیسراحەتەوە پێشوازی لێ بکە ئەم پێشوازیکردنەی هاوسەران لە هاوسەرەکەیان کاتێماندوون تەنانەت پەرداخە ئاوێکی کە دەداتێ بۆی بە ئەجر و پادار دەنووسێت لای پەروەردگار ئەم ئیش و کارێک کە لە ناو ماڵدا دەیکا لە لای پەروەردگار بە فیڕۆ ناچێ بە تایبەت ئەو ئافرەت و خوشکانەی کە بە زبانی بە ڕۆژووەوە
ناڕەحەتتر و ئەستەمترە کە خەریکی ئامادەکردنی سفرە و خوانێک دەبن و پێوەی ماندوو دەبن بەڕاستی لای خۆی پەروەردگار بە عیبادەت و پەرستش بۆیان حسابە تەنانەت ئەگەر هاوسەرەکەی کاتێک دێتەوە ماڵەوە بەڕێزەوە سڵاو لە منداڵەکانی و لە هاوسەرەکەی دەکا ئەمە ئەو ئەخلاقە جوان و ڕەوشتە بەرز و شیرینەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکا کاتێک ئێمە دەگەڕێنەوە ماڵەکانمان یەکەم کارێک دەیکەن سڵاوکردن بێ لە هاوسەرەکانمان لە ماڵ و منداڵمان چونکە دەبێتە هۆی بەرەکەتی خوا لە ناو ماڵماندا دواتر ئەم هاوسەرە کاتێک بە ڕوویەکی گەشەوە بە خەندەیەکەوە ڕوو لە هاوسەرەکەی دەکا و پرداخی ئاوی پێشکەش دەکا ئەمە هەر ئەم شتە سادانەی کە لە ناو ماڵدا هاوسەرەکان لەگەڵ یەکدا دەیکەن لە لای خوای پەروەردگار ئەجر و پاداشی تایبەتی خۆی هەیە و ون نابێ چونکە نەک هاوسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا فێری ئەومان دەکا تەنانەت زەردەخەنەیەک بەرەو ڕووی برایەکی ئیماندارت بەرەو ڕووی کەسێک کە نایناسی خێر و پاداشتە لە لای پەروەردگار ون نابێ جا تۆ ئەو سۆز و میهرەبانی خۆی پەروەردگار وعدی داوە لە بینی هاوسەرەکاندا دای بمەزرێنێ و بیچەسپێنێ و بیهێڵێتەوە کەوتۆتەوە سەر شانی هاوسەرەکان کاتێک هاوسەرەکان ویستی ئەویان هەبوو ئەم سۆز و میهرەبانیە زیاد بکەن خوای پەروەردگاریش سۆز و میهرەبانەکانیان بۆ زیاد دەکا بۆیە زەردەخەنەیەک بەرەو ڕووی هاوسەرەکەتدا قسەیەکی شیرین بۆ هاوسەرەکەت لە لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتە بە هەمان شێوە ماندووبوونی هاوسەرەکان لە ماڵدا بە عیبادەت بۆیان حسابە زۆر باش جا مامۆستا لاینی پیرۆزی ئیسلامە زۆر تیشکراوەتە سەرەوەی کە خاتوونەکان پاڵپشتیکەری مێردەکانیان بن واتە بۆ نمونە ئەگەر پیاوەکە هەنگاوێک ئەنێت هەر ڕێگەیەک ئەنێت هاوسەرەکەی لە پشتیا بێت و پاڵپشتی بکە بە پێچەوانەکەشی ئەگەر خاتوونێک ویستی ڕێگایەک بگرێت ئەگەر ویستی هەنگاوێک بنێ پرۆژێک جێبەجێ بکە تا چەند پێویستەکە بە دیوە پێچەوانەکەشیە پیاوان پاڵپشتیکەری خاتوونەکانیان بن بە شانازیەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەختی لەوە کردوتەوە و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بۆ خۆی بە کردداری ئەمەی سەلماندووە کە پاڵپشتی هاوسەرەکانی بووە وەک لە پێشدا باسمان کرد باشترین پیا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو کەسەیە ئەو پیاوەیە کە باش بێ بۆ هاوسەرەکەی خۆی و پێغەمبەری نازداریش باشترینمان بووە بۆ هاوسەرەکانی مامەڵەکردن لەگەڵ هاوسەردا مامەڵەیەکی پەروەردگار وامان فێر دەکا و ئاینی پیرۆزی ئیسلام وامان هان دەدا کە ئێمە پاڵپشتی هاوسەرەکانمان بین لە هەموو کارێکی خێردا بۆیە بە شانازیەوە کاتێک تەماشا دەکەین دەڕوانین ئێستا سوپاس بۆ خوای پەروەردگار لە کۆمەڵگەی ئێمەدا بە تایبەت لە کوردەواریدا خوێندن و بەرەو پێشچوون و دەستڕەنگینی لە ناو ماڵ و دەرەوەی ماڵدا کاتێک یەکێک لەم ئافرەتە ئەزیزانە دەدوێنین ئەم ئافرەتە باوەڕدارانە یەکسەر باس لەوە دەکا باوکی براکەی کەسێکی نزیکی مامۆستای گەڕەکی یاخود وتاری بڵاو بووە لە کەناڵە تەلەڤیزۆنیەکان یا لە یەکێک لە کەناڵەکانی تۆڕی کۆمەڵایەتی وای کردووە لەم بەڕێزە کە هانی بدا بۆ ئەوی بەرەو پێش بچێ و لە پێششدا باسمان کرد کە ئاینی پیرۆزی ئیسلام و مرۆڤان هەر هەمویان بە تێکڕا خوای پەروەردگار ئینسانەکانی بۆ ئەو دروست کردووە کە کۆشش بکەن لە دنیادا بۆ دنیا و قیامەتیان وأن ليس للإنسان إلا ما سعى ئەوەی کە چنگ ئینسانەکان دەکەوێت و دەستیان دەکەوێت لە کۆشی خۆیانەوە چنگیان دەکەوێت و دەستیان دەکەوێت بۆیە بە شانازیەوە کاتێک تەماشا دەکەین ئێستا لە ناو کۆمەڵگەی ئێمەدا و گشت ئیمانداران ئافرەتانێکی زۆر تاجی پڕنووری لە بەرکردنی قورئان لەسەر دەکەن و دەبێتە نورێک بۆ دنیایان لە پێشدا دوایی بۆ ئاخرەت و دوا ڕۆژیان شانازیە بۆ باوک و دایکیان کاتێک کە باس دەکەن خۆیان باس لەوە دەکەن کە باوکیان هاوکاریان بووە یاخود دایکیان دەستگیر بووە لەم پرۆسەیەدا هەتا منداڵەکە پێ بگەێنێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئەرک و ماندووبوونانەی کە هاوسەرەکان ئافرەتان لە ماڵەوە دەیبینن پیاوان لەبەر چاویانە بە تایبەت زۆر جاران ئێوە بۆ خۆتان لە کەناڵە تەلەڤیزۆنەکانەوە مامۆستایانی ئاینتان دواندووە مامۆستایانی ئاینی بە شانازیەوە باسییان لەوە کردووە لەگەڵ هاوسەرەکانیانە کاتی نەخۆشی کاتی ساغی کاتی میوان زۆری کاتێکە هاوسەرەکان ماندوون دەستی هاوکاری و کەمکردنەوەی ئەو قورسایی کە لەسەر شانیانە لە ناو ماڵدا بە شانازیەوە باسییان کردووە پێغەمبەری ئیسلام ئەمانکاری یەک بن مامۆستا ئەبێ پاڵپشتیکاری یەکتر بن ئاگایان لە یەکتر بێت خۆی زۆر جاران ئێمە باسمان کردووە هاوسەر مانایەکی شیرین و پڕمانە و تۆکمەی هەیە کە لە زبانی کوردیدا بەڕاستی بۆ ئەم بەینە دانراوە باسی هاوسەر واتە تەواوکاری یەک
واتە پشتیوانی یەک بن واتە سۆز و میهرەبانی لە بەینیاندا لە چەکەرەکردنی یەکەم ناسینیانەوە دەبێ خۆیان ئەم پرۆسەیە کە دەچنە ناو هاوسەرگیریەوە لانەیەکی پڕ کامەرانی و خۆشببختی پێک بێنن لانەی کامەرانی و پڕخۆشببختی دروست نابێ هەتا هاوکاری یەک نەبن و هەتا ماندووبوون لە یەکتر کەم نەکەنەوە و ڕێزی یەک نەگرن کاتێک ڕێزی یەکگیرە و یەکتریان خۆشویست کەسێک باوەڕ ناکەم کەسێکی خۆش بوێت ببینێ بە بەرچاویەوە ماندوو دەبێ دەستی هاوکاری بۆ درێژ نەکە بۆیە ئێمە کاتێک هاوسەرەکانمان خۆش دەبێ بەڵێ بە شانازیەوە دەستی هاوکاریشیان بۆ درێژ دەکەین بەڵێ ماندووبوونیشان لە سەرشان کەم دەکەینەوە و بەڵێ دەبێ ئاگامان لە ماندووبوونیشیان بێ و بەرز ڕای بگرین و خۆش ئەو ماندووبوونە نەبێتە هۆی ساردبوونەوەی خۆشەویستی و ئەو مەحەبەت و سۆزەی کە خوای تەعالا لە بەینانە دروستی کردووە. ساڵح مامۆستایانی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە.